پرسیاری هاوڵاتیشتری بەڕێز دەربارەی ئەوەی کە دەڵێ سڵاو بەڕێز منداڵەکەم تەمەنی 20 ڕۆژە شیری خۆم و قوتو دەخوات بەس شیری قوتووی دەدەمێ بە 5 سەعات لە خەو هەڵناسی ئایا خراپ نییە. تقریبا بەشێکی پەیوەندی بە پرسیارەکەی پێشوو هەیە کە هەروەکو چۆن وتم تا بۆتان نەکرێت شیری خۆتان بدەن بە منداڵەکانتان دەربارەوەی کاڵە شیرە قوتوکەی ئێمە بە 5 سەعات لە خەو هەڵناسێ ئەمەیان لە سەرەتای تەمەنا بەڕاستی مناڵە بێت لە دوای کاتێک بۆ منە لە دوای 3 بۆ 4 سەعات ئیتر ئەگەر خەبەری نەبوو بە ئاگای بینیتەوە چونکە ئەگەر بۆ ماوەیەکی زۆر لەوە تێپەڕی مناڵەکە هەر خەوتبوو شیری نەخواردبوو ڕەنگە لەو کاتانەیە کەمێک ڕێژی شەکری مناڵەکە داببەزێ بەڵام ئەگەر منداڵەکەی بە بەردەوامی خەوتووە و شیر ئەخوات و جارێکتر ئەخەوێتەوە و هەستەکە زۆر تەمەڵە زۆر لاوازە و لە کاتی شیر خواردنەکانیشە بە هێواشی ئەیخوات و ئەم نیشانانەی پێوە دیارە ئەویان بەڕاستی پێویستە پزیشکێکی پسپۆر ببینێت چونکە نەوەک هۆکارێک هەبێت لە پشتی ئەوەی کە مناڵەکەی ئەوەنە بە زۆری ئەخەوێت و کەمتر بە خەبەرە و کەمتریش بە ئاگایە بۆ شیر خواردن.